جابويا فرمي بغير علم ويتخذها هزوا كتو قرآني شيطان هەڵبژارد بەسەر قورئانی خوای پەروەردگارە خۆت بێعیلمی و جاهیلی لەگەڵەوەشا گومڕایت و لەگەڵەوەشا گاڵتت بە قورئان کردووە سوکاتیت بە قورئان کردووە کەلامی شەیطان ئەڵەیتەوە کەلامی ئەڵڵا پشتێکەیت و وازی لێهێنی ئەمە گەورەترین سوکاتیەکە تۆ بە قورئانیەکەی لە ڕۆژێکە گوێ لە 5 کلیپ ئەگری گوێ لە 5 سوورەت ناگری دە پێم بڵێ ئەمە سوکاتی نییە بە قورئانی خوای پەروەردگار تۆ ئەیکەی بەردەوام لە ماڵەکەتە یان لە گوێچکەتا بە هیدفۆنەکەت و مۆبایلەکەت ئیتر گەنجیت و مناڵی هەر کەسێکی کە هەیە یەکێکی تر لە ناوەکانی گۆرانی بریتە لە قورئان و شەیطان بەپێی ئەم ئاەتە وەکو زانانە فەرموو وەکو ئاەتەکەش جوان ڕوونیەکاتەوە فەرمێ بە سەوتت هەڵیان خەڵەتێنە لایان بدە بە قورئانەکەی خۆت ئەی شەیطان کە دایانەی بۆیان پاشانە فەرمێ ويتخذها هزوا بۆ شێوە گاڵتە بە دین ئەکات گاڵتە بە قورئان ئەکات بگرە ئایاتی قورئان دینەکەی ئەکا بە گۆرانی دیسان گاڵتەی پێکا لە گۆرانیەکەشە ئەخر کا فەرمێ ويتخذها هزوا گاڵتە بە ڕێگای خواکە بۆ شێوایکە بۆی خوای پەروەردگارە فەرمێ ئولائیکە لەهم عەذاب مهین ئەمانە سزایان بۆ هەیە چۆن سزایەک نافەرمێ بە ئێش چونکە پێچێت تۆ لە جەهەنەما سزا بدری ئازار بدرێی بۆ خۆت بە تەنیا ئازار بدرێ لە ناو جەهەنەما کەس نەبینێ چیت کردووە و لەسەر چ تاوانێ ئازارە درێ بەڵام ئەمیانە فەرمێ موهین ڕسوایەکە ئیشکێنێت لە ناو خەڵکە زەلیلی ئەکا پیشانی خەڵکی ئەیا چەندە ڕسوا بووە لەگەڵەوەیە کە سزاکەی ئەدا و ئازاری ئەدا ئیهانەشی ئەکات سوکایەتی پێکات سزاکە بۆ خۆی سوکایەتی پێکات هاوارەکە بەناو خەڵکیاڵێ ئەم ڕسوا بینن ئەزانن بۆ ڕسوایەکەین لەگەڵ سزایە لەبەرەوەی بەو شێوە گاڵتەی بەدینی خوا کردووە بەو شێوە بە گۆرانی هەڵبژاردن بەسەر قورئان